چەند ساڵێک ئاوا بەگەنجی و بەهێزی دەمێنیەوە لە دەوری 15 ساڵیەوە بەرەو گەشەکردنیەکی باش دەڕۆی بەرەو هێز و توانە تاکەی تا 40 ساڵی تا 40 ساڵی ینی نزیکی 22 ساڵێک 25 ساڵێک تۆ گەنجی تۆ لە لووتکەی هێز و توانادای پەروەردگار دەفەرمێ ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة پاشان لە دوای ئەو هێز و بەپێزی و بە توانایی کاتی گەنجیتان پەروەردگار دەتانگێڕێتەوە بۆ لاوازی و بۆ پیری دوو حاڵەتی دیا کردەوە ضعفا وشيبة لە دوای ئەو قووەتی گەنجەتیە یعنی لە 40 ساڵی هەتا 60 ساڵی ڕۆژ بە ڕۆژ نیشانەکانت لێ دەردەکەون کە بەرەو لاوازی دەڕۆی مرۆڤ لە 40 ساڵیدا بۆ دوور زۆر عیبت نییە کەچیەوە تا ئێستا مەمانە زۆرجار عینەکمان پێەیە کتێبەکەی بەردەمی خۆت پێ ناخوێندرێتەوە چاوت دەرەجەکەی دادەبەزێ دواتر وردەوە لە دووری شەوە باش نابینی پێویستیت بە چاویلکە دەبێت بە شێوەیەکی گشتی دەڵێم تووشی چاوکزی دەبی وا لێدێ ئەمجا شەکر بۆت خراپە خوێ بۆت خراپە چەوری بۆت خراپە ئەوانەی دڵسۆستن لە کوڕەکانت لە کچەکانت لە کوڕەزا و کوڕەزاکانت کە پەیدا بوون کچە زاکانت پێت دەڵێن باوە گەورە ئەمە مەخۆ ئەمە خراپە ئەمجا نیشانەکانی فشاری خوێنت بەرز دەبێت چەوری خوێنت بەرز دەبێت سوکەری و شەکرت لێ دەردەکەوێت ئەژنۆکانت جاران بە شاخە هەڵدەگەڕای وردەوە دە ئازاریان هەیە ئەنجاوان لێدێ لە چلەوە بەرەو 60 نیشانەکان لێ دەردەکەون هەندێک جا پێویستیت بەوەی لەسەر کورسی نوێژ دەکەی بە دانیشتنەوە نوێژ دەکەی لاواز دەبی ئێسقەکانت لاواز دەبن ئەمجا لە 60 بەرەو ژوور بەرەو 70 تەمەەن چەندێک بێ وە شەیبەتەن قۆناغی بە ساڵاتچوویە قۆناغی تەواو پیرەتی وردەوە دەلێت دەردەکەوێت